بڕینی موچەکانیان لەلایەن حکوومەت و وەزارەتی کارەوە ئەوانی هێناوەتە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ژمارەیەک پیر و پاکەوتەی کە هەموو ئومێدێکیان بۆ 150,000 دینارە بوو کە لە حکوومەت مانگانە وەریان دەگرت هاتوون تا داوا لە پەرلەمانتاران بکەن حکوومەت موچەکانیان پێ بداتەوە. ئەمانەوە موشەکەمان بۆ بگێڕنەوەنێ و بە حسابی پاشەکەوتەکەشمان هەر بنێ هیوا هەیە ئافرەتی وا هەیە کە معاشەکەی 150,000 بووە دە سەرخێزانی هەتیوی بەسەرا کەوتو ئەویان بڕیوە. من ئاسا خێزانەکەم مردووە کوڕەکەم بەخێومەکە دەوری لە پێش ڕەمەزانێ لە پێ دوای ڕەمەزان خێزانەکەم ئەمری خوای کردووە ئێستا من کوڕەکەم بەخێومەکە کوڕەکەیشم 6 سەر خێزانە منیشی بەخێوەکە لەسەر ئەوای تر ئێستا داوایەکەم و بەشکم ئەم حکوومەتی هەرێمەوە حکوومەتی فیدراڵ و حکوومەتی خۆمان تۆزان موچەمانە بۆ بگێڕێتەوەوانێ توانای ئیش و کار و کاسبیمان نەماوە چونێتە تەمەنەوە ڕۆژی 5,000ەکە پێ بە مناڵێک ڕۆژێ تا ئێوارە خەرجێکا و لەو لاوە دەرەچێت. لە 2014 حکوومەت بە بیانووی قەیرانی دارایی موچەی چاودێری خێزانی بڕیوە کە ژمارەیان لە هەرێمی کوردستان نزیکە لە 100,000 موچەخۆر و مانگانە بڕی 150,000 دیناریان پێدراوە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت ژمارەی موچەخۆرانی چاودێری خێزان لە سلێمانی نزیکەی 30,000 موچەخۆرە. داوا دەکات ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە موچەی چاودێری خێزان بداتەوە چونکە خەڵکانێکی زۆری کەم دەرامەت ژیانیان بەهۆی ڕاگرتنی موچەکانیانەوە شێواوە. بۆچوونی ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی کۆمەڵایەتی سلێمانی بەو جۆرە بوو کە موچەکە بەردەوام بێت هاوکات وەزارەتی کار وەزارەتی پلاندانان دەستگای تری معنی هەماهەنگی بکەن بۆ ئەوەی ڕێنماییەک دەرچێ میکانیزمێک دەرچێ تەنها خەڵکی شایستە ئەو پارەیە وەرگرن ئەو بڕە پارەیە وەرگرن. ئەمە بۆچوونی ئەمەیە نەوەکو موچەکەیان بوەستێ چکە بەڕاستی خەڵکانێکی تایە زۆر هەژارن زۆر ئاتاجن بۆ بڕەپارەکەمەی کە 150,000 بوو مانگانە وەریان بگرتایە. لە سنووری پارێزگای سلێمانی ئەمە نزیکەی 30,000 کەس تۆمار بوو لە لیستی موچەی چاودێری خێزانە لە ئاستی کوردستانیشان نزیکەی 100,000 کەس تۆمار بوو. موچەی چاودێری خێزان پیر و پەکەوتە و ئەوانە دەگرێتەوە کە بە ساڵا چوون ئەوانەشی قەیرەکچن یاخود هاوسەرەکانیان لە دەستدا و ژمارەیەکی زۆر منداڵیان بەسەردا کەوتووە سوونمەند دەبن لە موچەی چاودێری خێزان. حکوومەت دەستی لەو چینەش نەپاراست و ماوەی 5 ساڵە قوتیانی بڕیوە و ئێستا لە گوزەرانێکی سەختدا دەژین. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.